لە بەرزکردنەوەی فەرمانبەران لە بەردەم سێ سیناریۆدا تیمی ستاندەر زانیاریە شاراوەکان و تەڵەیەکی حکوومەتی هەرێم ئاشکرا دەکات دوای بڕیارەکەی وەزارەتی دارایی هەرێم بۆ دەستپێکردنەوەی پلە بەرزکردنەوە. دکتۆر ڕەعەد ڕەفعە سەرۆکی تیمی ستاندەر کە خاوەنی کەیسی تەوتینە لە دادگای فیدراڵی ڕایدەگەێنێت ئەم نووسراوە دەرئەنجامی ڕاستەوخۆی بڕیارەکانی دادگای فیدراڵیە کە لەسەر داوای ئێمە بۆ جێڕانەوەی مافی موچەخۆرانی هەرێم دەرچوو کە بەڕوونی لە بڕگەیەک باسی هاوتاکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم لەگەڵ هاوتاکانیان لە عێراق دەکات. بەڵام حکوومەتی هەرێم بەم نووسراوە دەیەوێت تۆپەکە باوێتە گۆڕەپانی بەغدا. تیمی ستاندەر ئاماژە بەوە دەکات کە هەرێم داوای جیاوازی موچەی 10 ساڵی ڕابردوو لە بەغدا دەکات لە کاتێکدا خودی حکوومەتی هەرێم لە بەرزکردنەوەکەی بە بڕیار ڕاگرتبوو نەک بەغدا. ئەمەش هەوڵێکە بۆ خۆتزیینەوە لە بەرپرسیارەتی ئەم چەند ساڵە. سەرۆکی تیمی ستاندەر بۆ پرسی تەوتین سێ سیناریۆ بۆ چارەنووسی پلە بەرزکردنەوە دەخاتە ڕوو. سیناریۆی یەکەم بریتیا لە هەژمارکردنی تەواوی خزمەتی ساڵانی ڕابردوو و دانەوەی قەرەبووی دارایی بۆ ئەم 10 ساڵەی پلە بەرزکردنەوەی تێدا ڕاگیرا بوو کە بەهۆی دۆخی دارایی عێراقەوە جێبەجێکردنی زۆر زەحمەت و واڵۆزە. سیناریۆی دووەم ئەوەیە کە پلە بەرزکردنەوە بەپێی خزمەتی ساڵانی ڕابردوو بکرێت بەڵام شایستە داراییەکانی ساڵانی ڕابردوو لە 2016ەوە ببێتە قەرز لەسەر حکوومەت یان هاوشێوەی پاشەکەوت مامەڵەی لەگەڵ بکرێت. سیناریۆی سێم کە ئاسانترینیانە بریتیا لە سڕینەوە و چاوپۆشیکردن لە تەواوی خزمەتی 10 ساڵی ڕابردوو و دەستپێکردنەوەی پلە بەرزکردنەوە تەنها لە ساڵی 2026ەوە. لا کۆتاییدا سەرۆکی تیمەکەی ستاندەر جەخت دەکاتەوە کە گەڕانەوەی ئەم مافە بۆ فەرمانبەرانی هەرێم پێویستی بە شەڕێکی گەورەی وەزیرە کوردەکان لە حکوومەتی زەیدی و نوێنەرانی کورد لە پەرلەمانی عێراق هەیە تا بتوانن ئەم بابەتە لە یاسای بودجەی جێگیر بکەن وەک فەرمانبەرێک تا چەند گەشتبینیت بەوەی ئەم ساڵ بەکردەی پلە بەرزکردنەوەکەت بۆ دەست پێ بکاتەوە.